ئێرە شاری بێرمینگهامە، یەکێکە لە شارە گەورەکانی ئینگلان. هۆژماری دانیشتوانی زیاتر لە ملیۆنێک و 100,000 و لەو ژمارەیەش لە 100 موسڵمانە. هەر بۆیە پێویستی بە خۆراک و کاڵای حەڵال ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکات. و لێرە لە شەقامی بریستۆل لە دڵی شاری بێرمینگهام و لەو شوێنەی فرەچەشنی و کۆلتورە جیاوازەکان یەک دەگرن بۆ یەکەم جار گەورەترین و دەوڵەمەندترین سوپەرمارکێتی کوردی حەڵال دەرگاکانی بەڕووی موسڵمانان و کوردەکانی ئەو ناوچەیە کردەوە بە ئامادەبوونی کوردانی ناوچەکە و موسڵمانانی نەتەوە جیاوازەکان بە پێشوازێکی پڕ لە جۆش و خڕۆش و بە منداڵ و گەورەوە دەرگای کرایەوە کە هەموو دانیشتوانی ناوچەکە سەرسامی کاڵاکان بوون، بە تایبەتی بەشی نانەوخانە و شیرینی و گۆشتی تازەی حەڵال. ئامادەبوانیش بە کڕینی کاڵەکانیان پشتیوانی خۆیان بۆ سوپەرمارکێتە کوردیەکە دەربڕی. ئەتان ئێستش کاتی کردنەوەی فرۆشگای هێلالمار هاتوو بە خۆشیەوە کوردانی شارەکە هاتوون بۆ ئەوەی کە بەشدار بن لە کردنەوەی ئەم فرۆشگا کوردیە. لەگەڵمان بن. ئێمە ئەمڕۆ بەشدارین لەکردنەوەی بازاری هەلال مارت پیرۆزبایی لە برایان دەکەین، برایانی کوردمان کە هەستاون بەکردنەوەی بازارێکی ئاوا بۆ ئێمە جێگای شانازیە و هەم ئێمە ئاسانکاریە بۆ ئێمە کە بێداویستەکانمان دابین بکەین، هەم بۆ ئەوانیش شانازیەکی گەورەیە کە هەستاون بۆ کارە جوانە. تاوان هاوڕێیان ئەمە فرنە سەمونە حەجارەکان دروست دەکا بە فرێشی هەموو ڕۆژێ ئەوەی کە بێوێ ئەتوانێت بێ لێرە سەمونەکەی بە فرێشی بکڕێت جا ئینسان هەتا ئاشڕاتە ماڵەوە دوو سەمونە خوا کە هاتە ماڵەوەی پێبرسی نییە. سەمونەکان وایە شرینیەکی جوانشی ئەبینەوە و گەل تشتی تازەشی کردووەوە ئیشاڵا و تشتانەیەشی هەمویان ئەکرێن و ئەبین و زرد و دڵخۆش بووین ئەمڕۆ ئەم مارکێتە لێرە هاتیەکردن. دڵخۆش بووین ئەم مارکێتێکی وەک ئەم مارکێتی حەڵاڵەکە لەم گەڕەکانە لەم شوێنە نەبوو، بەس ئێستا کراوە دڵمانژی خۆش بووە و ئیشاڵا شوپینی ئێمەژی لەم مارکێتە ئەبێتن لە ماوتووە. ما شاء الله تبارك الله، والله عم ننتظر هاللحظة. أنا إلي 25 سنة بهالحارة وعم ننتظر هاللحظة بفارغ الصبر، يعني حلم صار حقيقة. والله ما بتخيلي فرحتنا وسعادتنا. أول ما دخلت لمحت الكوسة العربية والباذنجان فعلى طول عم عبي منهم. والخبز العربي لسه ما رحت أكيد، واللحم الحلال كل طلباتنا ما شاء الله موجودة. يعني وفرتوا علينا كومة مشوار كنا نروح لآخر الدنيا لكوفنتري رود فالحمد لله. من هاتون بۆم سوپەرمارکێتە شتەکڕم. شتی خۆشی لێ؟ چی لێ؟ زیاتر ئەوانە حەز لێ؟ ئارە وەڵا. شەدی عافێتێ بێ ئینجایە؟ من وەکو خاوەنی کوردستان سوپەرمارکێت بۆ پشتگیری خۆم لەم برابەرزە خۆشەویستانە ئەمڕۆ حەزم کرد لێرە ئامادە بم. هیوای سەرکەوتنیان بۆ خواردن و پیرۆزیان بێت. حەزەکەم هەر یەکێک لەم کوردە بەرەزانیان تا یەکێک لەم کوردە ئازیزانە هەمویان ساحێبی بزنس و خاوەنی بزنسی خۆیان بن. بۆ ئێمە جێی شانازی و سەربەرزیە. ئێمە کوردێکی دانشی بێرمینگهام ئەم مەنتیقەیە خۆشحاڵین بەکردنەوەی ئەم مارکێتە کوردیانە. ئەم شتە کوردەکان لێن لێرە ئایکڕین، پشتگیری برا کوردەکانمان نەکەین، ئەم تشتی کوردیمان بۆ هێنن دەستیان خۆش بێت، هیوادارین نمونەیان زیاد بێت. ئینشاءالله. یعنی هیچ نقصانێکی نییە لێرە بینین هەموو سەوزەواتەکان لێ ئەشتە کوردی لێیە. یابراخە خۆین ئەم ئێوارەیە سپریان ناکەین تازە بچم بە ئێوارە ئینشاءالله خزمەتتانێت. دەستان خۆش بێت. شتی جوانی لێ ماشەڵڵا هەموو شتە کوردەوارەکانی لێیە. سوپاس بۆ خوای واتی، هیوادارین شتی زیاتریشمان بۆ بێنن. وەکو بینن لێرە چەرەساتە کە لە کوردستانەوە هاتووە، فستقە ترشەکەی خۆشەکەی کوردستانەوەکی برژاو هەمووی هاتووە و لەم بەریشەوە بینن شتە وشکەکانی خۆمان کە پاقلەیە، نۆکە، ماشە، فاسۆلیایە بە ئەنواع ڕەنگەکانیەوە
نيسكا يعني أويكا كردان بيوسيان بين لمبري شوا جورا وجور برنجي جورا وجور هذه هنا ويانا وسعر حياتكش كبمنالي رقم اللي بو زيسا همو حزم عليه لبر كدر وفيريان كردين كسعور زور تندرسي شبو صوليتي سعر خوشة ونيا سعوري سور دروس كيتو سور أي أو نوعي من اللي منابو خوش نبو سباستك أوه صابوني حجريش طبعا شو مصحاني وش بوتو لا وبيخو أوش حزيليتي قناحة حرزور جوانا ببورنا والله ببي برد زاني كمبل سپاس والله بو او برابر زانه او كردكاني لنا او نوچه زيتر مال وكريه يعني تشتي زوربي برادراني لو نوچه ما وكريه نو يعني هر برادر زي بيتني ماجي خيراتن اللي داكينو تشتكان من هر زانه غونجا و هر کس به خیر به سرچاوا و سسرا يعني تشتي هر زان مانينا تشتي كردواري و مانينا يا ذكرت بخلكي أمنا شيء قرن بوكادو كاني كي حلال بله راسته بالضبط ويا مسلمانك يزور لنا بله عليه والله إيدي تري إيمش يعني همو تشتي حلال من هيا همو تشتي حلال هيا يعني وجي تشتي خروبار وتشتي دي تري حرام هيك نافرو همو حلال بله أو كوشتا فريشة كشها وقتها هر كالاك بيتا أم دوكانا يا أم فروش جاية هموي فريشة تازة لورا لكيس خط عليمين خاتوني كيزور قشنگ ليرا وستا وصلاو ليبيلا نخات أحوال باشي أو سيري تشيكي والله سيري أتشرس خوشانا براسي يقليكي خوش ترك تشرسي كردستانا بله كامي زور خوشة برأي من هر هموي خوشة برأي من جوزكي زور فريج ديارة چوكا كم جار جوزي آوا فريج بيت بله هموي خوشة كاتا شوشري كردستان معنا هنا تو بيريرا ايوه دستو تشاوي عن خوش بيه بو امشتا جوانا كده لم ناوچه لم منطقية هين هي دوكاني وكويرا فروشكا امريكا دوكانا كلابي خوا ليرا امريكا دوكانا كواتا اواني كلم ناوچه جينورن ليرا شو شركان تام كرن